لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو لە نەخۆشخانەی لەدایکبوونی سۆران دوو مناڵی ناتەواو لەدایک بوونە. دوای لەدایکبوونیشان هەردووچیان گیانیان لەدەستداوە. مناڵی یەکەم مناڵەکە دڵ و هەناوی بە تەواوەتی لە دەرەوەیە و لە کاتی لەدایکبوونی بۆ ماوەی 5 خولەک دڵی کار کردووە و دواتر دڵی لە لێدان دەکەوێت. یەکەم مناڵی ئەو ئافرەتە بووە و دایکەکە ئەو کاتەی مناڵەکەی لە سک بووە دەرمانێکی زۆری وەرگرتووە، بۆیە زۆرجار زۆر خواردنی دەرمان کاتێک ئافرەت مناڵی لە سکدایە ئەبێتە هۆی دروستبوونی مناڵی ناتەواو. ماوەی 2 ڕۆژە دوو حاڵەتمان بۆ ئەوە بووە هاتوو لە ساڵی ویلادەوە بۆ ئێرە. حاڵەتی یەکەم منداڵەکە دڵی هەمووی لە دەرەوە بوو، لەگەڵ هەناویشە هاتووە دەرەوە. ئەوجا ئێمە عادەتەن استقبالمان کرد و منداڵەمان استقبال کرد، دڵی هەر لێدەدا، بەس محاولەمان لەگەڵ کرد شتێکی بۆ بکەین، ینی بەس بەداخەوە ینی زۆر نەمایە منداڵەکە بەو ڕادەیە کە ئەوی بەحسی کرد دەرمانێکی زۆری خواردی احتیمالی زۆرە، ینی ئەو دەرمانەی وای لێ کردبوو لەو منداڵە. مناڵی دووەم مناڵەکان دوانە بوونە، یەکێکیان سەلامەت بووە و هیچ کێشەیەکی نەبووە، بەڵام ئەوەی تریان سەر و مێشتی گەشە ناکات بە تەواوەتی، اینجا سەری دەبێت بەنیوە سەر. باوکی مناڵەکەش لە ئابارەی مناڵەکەیەوە بەم جۆرە بۆ پێیام دەدوێت. خێزان نەخۆش بچین بۆ لای دکتۆری فاسل دۆکرد لە سۆنەری دوو منداڵیا بوون، گوتی منداڵێک باشە منداڵەکەی دیکە سەری دروست نەبووە، قەپاغەکەی سەری ئەوەی بەردەخت بۆ لای دکتۆری، یعنی منداڵێک بە ئەفمانجیش ئاکە سەر دنیا دوو منداڵەکە منداڵێکیان باش بوو لە خۆی بەزیادی منداڵەکە بە باشی هاتێ، ئەوەی دیکەش نێشی ئەوە نەبوو بڕەچی تقریبەن نیو سەعاتێک ژیا و مرد. ئەم جۆرە مناڵانە لە زۆرێک لە وڵاتانیش لەدایک بوونە، با نەخۆشیەکەش دەوترێت نیۆرل تیوب دیفێکت. ئەم مناڵەش تەنها بۆ ماوەی 5 خولەک ژیاوە و بە 7 مانگی لەدایک بووە. کە هات ئەویش عینەشت دڵی لێدا، ئەویش زۆر نەما تقریبەن ئەو پەڕی 5 دقەمایەوە دوای ئەویش جیاین لەدەستدا، بەسەوە لەبەرەوەی سەری گەشەی ناکە بە تەواوەتی تەجویفێکی پێڵێن لە ناو سەری زوو قەپاتە بێ، ئەوجا نەهێڵی گەشە بکە سەری مێشکیشی گەشە ناکە، هۆکارەکانی ئەوەی جنتیک فاکتۆریش دەور دەبین، یعنی علاقەی مەسەن عائیلی ئەوانە دەور دەبینی لەو نوعانەوە. پسپۆرانی بواری لەدایکبوونی مناڵان زۆرێک لە هۆکارەکانی دروستبوونی مناڵی ناتەواو دەجێڕنەوە بۆ زۆر خواردنی دەرمان لە کاتی مناڵ لە سشی دایکیدایە، بۆیە بۆ ڕزگاربوون لەم جۆرە نەخۆشیانە پێویستە دایکان ڕەچاوی ڕێنماییەکانی دکتۆر بکەن. هەروەها بەر لە پێکهێنانی پرۆسەی هاوسەرگیری پێویستە پشکنین بۆ هاوسەران بکرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.